ئەهلی شەمشەماڵتان بینی وەرە ڤیدۆیەکم بێمێنە کەسێک ناشکوور بوو بێ یەک شت لە ماڵیان نەماوە حتا پۆشاکەکەی بەری خۆی ئەبێت لە دوای ئەوە فڕی داخەڵک پۆشاکی داوە پێیان پۆشاکەکەی بەری خۆشیان کەسێکت بینی کەوا شکرانە بژێرەکەی بگۆڕێ بە کوفرانە بژێر کەسێکت بینی قسەیەکی خراپ بەدەمیا بێ پیرێژنە بینی کورە گەنجە بینی گەنج هەمووی سەبرە هەمووی سوپاسخواکە دڵنیا بە فەئینە مع العوسری یوسرا دەی مادەما ئەوە شاکری دڵنیا بەخوای پەروەردگار سرت بەرزەکە و تۆڵەت بۆ ئەکاتەوە تەعویزت بۆ ئەکاتەوە ئەوە خوایە عەبدی خۆی بە ضایع نادە و بە فیڕۆ نادە ئەگەر شاکر بێ و سابر بێ یعنی هیچ شتێک هیچی نەما هیچ دەبینی هەر لە سوپاس بۆ خوا هەمووی ئەمە هەدەیەکە لەلایەن خواوە هیچ ناڵێن بەس نییە نەفسەکان هەنێکی ماوە ئیتر هەر سوبحان سەیرەکەی تۆ لە خۆتۆ تۆزە دڵدار بێت تو لێرە خەریکە خەفەت ئەزیەت تەدا بەڕاستی بەڵام دەبینی گوێ لەم ڤیدۆیانە شەکری خەڵک چەندێک شاکرێزانی خۆیان هەیە بەتەنها نین خۆیان لەگەڵە خوا فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خواهی بزنم چه در چه صابره چه اهل ایمانه بوی در کردی بو خوی نه بو او خلقا عزیزەکانم خوا تاقیمان ئەکاتەوە بە ترس بە برسێتی بە نەمانی ماڵ مناڵ خزم کەس و کار و بەربوومەکان بۆی وەبەشری الصابرین بۆی مژدە بدا بە کەسە ئارامگرەکان ئەوە مژدە چاوەڕێتە مادام سەبرت کرد